يهود خوي لناوچونا دولتكي حتى 8 ساڵەژی خۆیان لە تەلمودەکەیانە قەناعەتیان بە حەقیقەتێکەیە کە پێوترێ لعنەتی عەقدی هەشتم، لعنەتی پەیمانی هەشتم. یعنی چی؟ یعنی 10 ساڵی ئێمە ئەژین لە پەیمانە هەر دەوڵەتێکمان هەبێ 10 ساڵی ڕاوەسێ، یعنی 8 ساڵ ڕاوەسێ، 8 ساڵ تەفرەت و نابێ وەڕوخێ. ئێستا یەهود چەندێکی ماوە؟ 4-5 ساڵی ماوە، 4 ساڵی ماوە لە 2027 تا لە ناوەچێ، چونکە عەقدی هەشتەمیان تەواو بێ. خۆیان لەوا ترسن حتا نەتەنیاهو کە هەڵبژێرایەوە کرا بە سەرۆک وەزیران لە مەخیرەوە تێگەر من هەڵ نەبژێرنەوە لعنەتی عەقدی هەشتەمەتان گرێتەوە. و سەرۆکی پێشی نەتەنیاهۆش وتی پێویست ناکە ئیسرائیل بە نەوەوی لێ بدرێت لە هیچ وڵاتێکی ئیسلامیەوە، تیوە پێویست ناکە فەڵەستینەکانیش بکەنە سەرمان لە ناومان بەرن. ئێمە خۆمان لعنەتی عەقدی هەشتەمەمان گرێتەوە و تەفرەقەمان تێکەوە یەکتری لە ناوە بین و تەواو بین. چونکە لە لای زۆربەی یەهودیەکان غەیری ساهیۆنیەکان، یەهودیەکان ئەوانەیە ئەتباعی دینەکەی خۆیان، دەوڵەتیان نابێ بۆ دامەزرێ هەتا دەجالیە. ئەمانە کە دایان مەزرانەوە غەڵەتیان کردو بۆیە بێت لە ناو بچن، لە ناو خۆیانە تەفرەقەیان زۆرە، لێسەوە مزاهراتیشیانێ دژی دروستکردنی دەوڵەتی یەهودی بگراڵای فەڵەستین بەرزەکەنەوە. دیوتان خۆتان ئەوە نهێنی ئەو بابەتەیە. و زۆرێک لە سیاسیەکانی یەهود ئەگەر یەکێک توانایی هەبێ و تااقەتی هەبێ لە گوگڵ بگەڕێ بۆ لعنەتی عەقدی هەشتەم لەسەر یەهود ئەزانێت چی ئیسرائیل خۆی لە ناوچوونە عمری درێژی 3-4 ساڵیکێ نامێنێ بە پێی تەنەبوعاتەکانی خۆیان، نەک ئێمە ڕای خۆمان بڵێ، هەر سیاسیەکانیشان ئەو حەقیقەتاڵێن. جا بۆیە ئەمانە کە یەهود نەما ئیتر بۆ خۆی دەستی شیعە بەتاڵە بێ بۆیان ئەم عەرەبانە مڵک و ماڵ و سەر و سامانیانەکەوێتە دەستیان هەمووی داگیرەکەن بە غەنیمەت و خۆشیانە کوژن و لە ناویانە بن. بۆیە ئەو مڵک و ماڵیان ئەگەر پێشتر سەرف کردایە بۆ جیهاد و مجاهدینەوە حاڵیان بەسەر ناهاو، بەڵام لە ناوچوونی هەموو ئەو دەوڵەتانەش نزیکە کە بیناکانیان بردۆ بۆ ئاسمانە لە دەوڵەتانی خەلیج بەتایبەت دورگەی عەرەبی و هەر خەریکی لەهو و لەعیب و فەسادن و خەریکی مەوسیمی ڕیاض و مەوسیمی جدە و گۆرانی بێژی کافر و مشریک بهێن لەوێ کوفرکە و سوکاتی بەخوا بە پێغەمبەر و بە دین کە ئەمە لە ناوە چن ئەڵڵا جەل جەلالوهو و کۆمەڵە درندەی خۆی بەرەیاتە ناویان هەمویان تەفروتونان، بەڵێ بیناکانیشیان داگیرەکرێ، سەر سامانەکانیشیان داگیرەکرێ. بەخوا ئەو نادی ئەوروپیانەی با بڵێن تۆپیان کە پارەی دنیایان پێداوە هەموو یەکەوێتە دەزەوان، دەوڵەمەنەکانیان زەلیلە کرێەوە دەرئەنرێن وەکو چۆن سەرەتا پێپەتی و ڕوشت و ڕەجاڵ بوون، ئێستا منافەسەی بەرزکردنەوەی بیناکەن پێپەتی و ڕوت و ڕەجاڵەکرێنەوە و دەرئەنرێن لەلایەن فورسەوە.